بە مەبەستی قسەکردن لەسەر هەڵبژاردن و ئەگەرەکانی بەردەم شێوازی بەشداریکردنی کورد لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک، کۆمەڵ و یەکێتی لە کەرکووک کۆبوونەوە. کۆبوونەوەکە بە ئامادەبوونی ئاسۆمامەند ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی و ڕێباز سابر بەرپرسی مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی دادگەری و ژمارەیە کارگێڕی مەڵبەند بەڕێوە چوو. لە دیداری نێوان کۆمەڵ و یەکێتیدا بە گرنگیەوە باسی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کرا و بە پێویست زانرا هەموو حزبە کوردستانیەکان بارودۆخی سیاسی کەرکووک لە بەرچاو بگرن و هەنگاو بۆ تەبایی و یەکریزی نێوماڵی کورد بنێن. باس لەوە کرا کە پێویستەکە ئێمە پێشووتریش تاکیدمان لەسەر ئەوە کردێتەوە گرنگە لە سەردەم کەرکووک و ناوچە جێناوەکان کورد یەکدەنگ و یەکڕەنگ بێ و هەوڵ بدرێ یەک لیستی کوردستانی هەبێ. ئەمە خۆشمانە زانین ئەگەر لە هەولێر لە سلێمانی لە ناوچەکانی دیکە جیاوازیش هەبێ، بەڵام لەم ناوچەی جێناوەکان گرنگە کورد یەک لیست بێ. تاکیدی ئەوەمان کردوێتەوە کە ئێمە لە پێشووتریش تاکیدمان هەم سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان، هەم وەفدەکانمان بۆ لای لایەنەکان لە ئاستی باڵا، هەم لە ئاستی محەلی سەردانی هەموو حیزبەکانمان کردووە. تاکیدمان لەسەرەوە کردوێتەوە کە کورد لەم شارە بە تایبەتی لە کەرکووک چەقی بنبلانەکان قورسە و ئەمجارە بۆ ئەنجومەنی پارێزگایە. هەمووتان نەزانن ئەنجومەنی پارێزگا ئەهەمیەتی خۆی چیەوە لە 2005 هەڵبژاردن لەم شارە نەکراوە، بۆیە پێویستەکە دەنجی کورد بە فێڕۆ نەڕوە. لە ماوەی ڕابردوودا کۆمەڵی دادگەری بە هەستکردن بە بەرپرسیارەتی و هەستیاری دۆخی سیاسی کەرکووک و ناوچەکانی دیکەی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان داوای یەکڕیزی و تەبایی نێوماڵی کوردی کرد. بەرپرسی مەڵبەندی کۆمەڵی دادگەری لە کەرکووک جەخت لەسەر پڕۆژەی کۆمەڵ بۆ ڕێخستنی نێوماڵی کورد دەکاتەوە. دیارە ئێمە وەکوتم باسکردمان بە بەرپرسیاریەت لە بەرچاوگرتنی دۆخی کەرکووک بە تایبەتی لەم کاتە ساتانەیە زۆر بە گرنگ و بەرچاومان بە باشمان زانی کە نێوماڵی کورد ڕێک بخەین لە ڕێی پرۆژەیەکەوە کە بتوانین هەموو کورد لە چوارچێوەی لیستێکان لە چوارچێوەی هەوپەمانەتێکە بەشداری هەڵبژاردن بکەین. ئێمە لەگەڵ لایەنەکانە قسەمان کرد، گفتوگۆمان کرد ئەوەی کە بۆمان خۆشبەختانە هەموو لایەنەکان هاتن جگە لە پارتی دیموکراتی کوردستان و نەوەی نوێ کە وەڵامیان ئەو کاتە بۆ ئێمە ینی وەڵامی ئێمەیان نەدایەوە کە ئومێ دەکەم ئێساش لەمای ئەم هەفتەیە کەماوە بتوانین ئەو بارودۆخەی کەرکووک لە بەرچاو بگرین لەبەرەوەی خۆتانەزانن چەندێک هەڵبژاردن لە پارێزگای کەرکووک نەکراوە و ئەم جارە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بە تایبەتی ئەبێتە هۆکاری تەوزیعکردنی هەموو ئەو مەناسیبانە بەسەر پێکهاتەکانە. بۆیە زۆر گرنگە ئێمە بتوانین پارێزگاری لە زۆرینەی کورد لە شاری کەرکووک بکەین. سەرەڕای خراپی بارودۆخی سیاسی کەرکووک و پەراوێزخستنی کورد وەکو نەتەوەیەکی سەرەکی لە پرۆسەی سیاسی شارەکە هێشتا حزبەکانی دەسەڵات وانەیان لە ڕابردوو وەرنەگرتووە و بە هۆی ناکۆچیەکانیان پێشبینێ دەکرێت نێوماڵی کورد زیاتر پەرت و بڵاو بێت و نەتوانرێ هاوپەیمانی کوردستانی بۆ ئەو ناوچانە دروست بکرێت. ئەمەش لە ئەنجامدا بە زیانی دانیشتوانی کوردی ئەو ناوچانە تەواو دەبێت. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.